باش لەسەرم پرسە گرنگیدان بە خاک و نیشتیمان لە ناوەندەکانی خوێندن هەروەها ئەو بانگەوازەی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان من لە ئەستۆدیۆ میوانێکم هەیە ئەحمەد شوانی مامۆستا ئەحمەد شوانی مامۆستای زمانی کوردیە لە ئەستۆدیۆ لەگەڵمانە بەخێر بێن بۆ ئەستۆدیۆ کوردستان 24 ئەگەر لێوە دەست پێ بکەین لە پەیامەکەی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستانە چۆن سەیری ئەم بابەتتان کرد؟ باشترین بڕیار بوو بەڕاستەکەی پێویستێکی گرنگ ئێمە دەستپێک لە ناو ڕیزەکانی قوتابیان و خوێندنگەکانەوە نەوەکانمان ڕابهێنین لەسەر ئەو پەیام و لەسەر ئەو مەترسیانی کە لەسەر نەتەوەکەمان هەیە بۆیە ئەمڕۆ ئێمەش وەکو هەموو قوتابخانەکانی تر توانیمان ڕۆڵێکی گرنگ ببینین و جۆش و خڕۆشێکی گرنگ لە ناو قوتابخانەکە دروست بێ و تابەتی قوتابخانەکەی من جیاوازێکی هەیە بەڕاستی لەبەرەوەی قوتابخانەکەی ئێمە ئامادەی وارفان زۆربەی قوتابەکانمان هی ڕۆژ ئاوا بوون بۆیە بەڕاستی کاریگەریکی زۆری هەبوو و هەست و نستی قوتابیان و فرمێسک و سەرەوە قسە بکەم ئەوان کاردانەوەیان زۆر قوتابیان قوتابەکانمان بەڕاستی یعنی جێگای سەرفرە جێگای ڕێزن جێگای شانازین بەڕاستی لەبەر ئەوەی ئەو هەستی ئەوان هەیەە بەڕاستی هیچی کەمتر نییە لە شەڕوانێک لە ناو سنگەرایە و زۆر بەتوانە و زۆر بەڕێزن و زۆر دڵخۆش بن بەو احتفالیان بەو ئاهەنگەی کە بۆیان مەساز کرد. باش مامەسا ینی ئەم جیلەی ئێمە ڕەنگە ئەو بارودۆخانەمان پێشتر بینی بێ و بەسەرمانە هات بێت ئەزارین چۆنە بەڵام ئەم جیلەیەکی ئێستا پێگات ڕەنگە مەترسی ئەم بارودۆخانە بە تەواوی نەزانێت و خۆیان لەمسیان نەکرد بێ ینی لە ناویان نەبوو بن لە ناویان نەژیابن بۆیە تا چەند گرنگە ئەمانە بە تەواوی تێبگەێنین لەوەی کە هەم ئەوەی کە پێشتر ئێمە بەسەرمانە هاتووە هەم ئەوەی کە ئێستا بەسەر کوردانی ڕۆژاوا بەسەریان دێ ڕنگدانە و ینی هاوشێوەی ئەوەیە کە ئێمە بەسەرمان هاتووە تیانگەێنی بۆی ئامادەیان کەین بۆ داهاتوو بەرامبەر هەر بارودۆخێک خوا نەخواسە لە ناوچەکەی ڕاستی تێڕوانینێکی هەڵە هەیە دەربارەی ئەو جیلە زۆربەی کاتڕاستەکەی ئێمە جیلی پێشوو هەمیشە بە کەمتر خەم و بە جیلێک یان جیلی ئایپاد ناوێن ئەبین بەڕاستی ئەوە تێڕوانێکی زۆر هەڵەیە ئەم جیلە و ئەم نەوەیەکی زۆر وشیارە و زۆر بەتوانایە ڕاستە لە ناو ناخۆشیەکانە وەک ئێمە نەژیاون بەڵام زۆر هەستیارن و زۆر دەست پێشخەرن و زۆر بەتوانان ئەگەر ئێمە بتوانین زیاتر هانیان بدەین و ڕێیان بۆ خۆشکەین و ئازادی تەواویان بدەینێ بێگومان ئەوان پشتیوان و ڕێچکەشکێنن و ئەتوانن لە ئایندەدا پەیامی کوردبوون و پەیامی یەکبوون بگەین ئەنجام و بتوانن ئاڕاستەیەک دروستکەن کەوا ئێمە بێخەم بین لە ئایندەی گەلی کورد. باشە لە بابەتەکان کە لە نێو قوتابخانەکانە جیا لەم هەڵمەتی کە هەیە تا چەند ئەو بابەتانەی کە پەیوەستن بە نەتەوە و خاک و نیشتیمان و خۆشەویستی نیشتیمانەوە توانیوێتی شوێنی خۆی بگرێت لە ناو قوتابیانی ئێمە بەڕاستی لە شوێن بۆ شوێنێک ئەگۆڕێ بەڵام ئێمە وەکو مامۆستای زمانی کوردی زۆر لە پێشتری لە پێش هەموو مامۆستەکان فەرزە و واجبە لەسەر ئێمە کە بتوانین ئەم ڕەوتە و ئەم بیرکردنەوەیە هەمیشە زیندووکەینەوە و هەمیشە بتوانین فەزایەک دروستکەین کەوا بابەتی کورد بوون جیاکەین و لە هەموو بابەتەکانی تر بۆیە دەربارەی ئەم واقعەکە ئەمڕۆژ ئێستا کە دروست بووە من باوەڕم وایە ئەم بابەتە ڕاستە لە ڕواڵەتدا تەماشایەکەین بێئومێدی ترس و پشتکردن لە دۆزی گەلی کورد بەڵام لە ناوەڕۆکە پێچەوانێ لە ناوەڕۆکە من پێم وایە ئەمە لەدایکبوونێکی نوێیە واتە لەدایکبوونی قۆناغێکی نوێیە بۆ بابەتێکی گرنگ کە ئەویش یەکبوونی کووردە بەڕاستی هیچ کاتێک لە درێژایی من ئەم 25 ساڵی ڕابردوو یەکبوونی ئەو هەم بەرچاو نەکەوتووە و ئەم یەکبوونی کورد و ئەم واقعی کە ڕوویداوە لە ڕۆژئاوا بەتایبەتی ئەبێ ئێمە بە جۆرێک بەکاری بێنین کە بێتەوە هۆی قازانج بۆ ملەتی کورد و بێتە هۆی هەوێنی یەکبوون و هەوێنی بەرپرسدانەوەی ئەو هەڕەشە گەورانەی کە لەسەر نەتەوەی کووردە بۆیە ئێمە لە ناو خوێندنگەکانە و قوتابخانە و قوتابی بەڕاستی ئەوانە سنگەرێکی زۆر پیرۆزە و زۆر گرنگە و لە هەموو دنیاە ئەم نەوەیە واتە ئەم چینی خوێنەوارە هەمیشە پاڵپشتی هەوڵ و ئەخیری سەرکەوتنەکانمانە بۆی بتوانین بەکاریان بێنین و بتوانین لە ئایندەیە بتوان لە پشتخۆیان بەستن و بتوانن بەرەنگاری هەموو تنگەژەکان ببنەوە. باشە چۆن هەوڵ بدرێت پەرە بەم هەستە بدرێت ئەم هەستە نەتەوایەتی کە ئێستا لەسەر ئاستی هەرێمی کوردستان بەگشتی و ئاستی دنیاش کوردانی دنیاشە بینین چۆن و پارچەکانی دیکەش
سەبارەت بە یەکبوون و خۆشویستنی نیشتیمان و بەرگریکردن لە نیشتیمان چۆن پەرەی پێ بدەین؟ بەڕاستی پەرسەندنی یان پەرەپێدان لە بابەتی نەتەوایەتی مەرجی سەرەکی یەکبوونە، مەرجی سەرەکی یەکبوونی کورد و وەلانانی هەموو بەرژەوەندەکانی حزبی و ڕەوتی سیاسی جۆرا جۆر ئەبێ بەڕاستی ئەوانە ئەبێ وەلا بنرێ و ئەبێ بنیادنانێکی ئەو تۆ دروست بکەینکەوە چارچێوەکەی یەک ئاڵا و یەک سەرۆک و یەک فەرماندە هەبێت کە بتوانین ئەم بۆ چوونە لە ناو واقعەکە دروستکەین کە کورد پشتیوان بێ، کورد بتوانێت هاوکاری یەکتر بێ، بتوان لە ناو چارچێوەی وڵاتەکەی خۆیان شەهانازی بکە و هەست بکە کە هەیە. بەڕاستی یەکێک لە درزە هەرە خراپەکانی واقعی کوردستان ئەم بەرتەسک بنەوەی بابەتی حیزبایەتیە و ئەم بابەتی ململانی حیزبایەتیە. ئەم ململانەیە کۆتایی بێت من دڵنیام نەوەی نوێ و ئێمە و هەموو ئەم وڵاتە ئەتوانین بەرەنگاری هەموو نەخۆشی و هەموو گرفتێک بینەوە. باش، مامۆستا ئەحمەد شوانی، مامۆستای زمانی کوردی، سوپاس.